بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێراتنتانەکەم زۆر بەخێ من بە ماڵی خۆمان من حەسەن مەحموود حەمە کەریم حەمە ئەمین میکایل ئیبراهیم ئیسماعیل ئێمە خەڵکی لە ئەسڵا ڕوارین منتیقەی ئێران هاتووینەتە گێڵەرە لە گێڵەرە نیشتە جێبووین دوایی هاتووینەتە هەڵەبجە من لە هەڵەبجە ساڵی 1955 لەگەڵێکی کانی عاشقان لەدایک بووم ئیتر لەوێ خوێندنی سەرەتاییم هەر لەوێ تەواو کرد سەرەتا چوون بۆ قوتابخانەی پەڕۆ پیانۆ و پەڕۆ لە هەڵەبجە دوایی چوین بۆ قوتابخانەی هەر لە سەرەتاییە سەرکەوتن دوایی چوین بۆ تەقەدوم پاشان قوتابخانەی حەمدون لە کانی عاشقان اینجا ئیتر هینم تەواو کرد سەرەتایی پاشان بۆ ناوەندی چوون بۆ قوتابخانەی شارەزورمان لە ساڵی 1972 تەواو کرد پاشان چووی بۆ دارمەعالیمین لە سلێمانی ساڵی 1976 چوومە دارمەعالیمین ساڵی 1978 تەواوم کرد و یەکەم دامەزراننم لە وەکو مامۆسا لە دێی هەوڵوو بوو لە شار باژێر 4 ساڵ لەوێ بووم پاشان هاتمەوە بۆ هەڵەبجە و ئیتر لەو ماوەیە 8 جار عەسکەریم کردووە و فیدارم کردووە و ڕام کردووە ئەوانە بەم شێوەیە ژیانم دەست پێ کرد ئەوە 41 ساڵە مامۆسام ئیتر ئەوە 4 مانگێکە تەقاوتە بووم و خانەنشین نەکرێم و کۆتایی بە ژیانی مامۆستایەتی دێنین و ئینجا قۆناغێکی کە لە ژیان دەست پێ یەکەینەوە. بێگومان کتێبخانە بەشێکی گەورەیە لە هەموو ماڵێکا کە حەقە هەبێ هەر ماڵی سەلاجێ هەبێ حەقە کتێبخانەیەکیشی هەبێ کتێبخانە لە ماڵا وەکو سەلاجەوە چۆن سەلاجە پڕ لە میوە و خواردن و ئاو و دۆ و ماس و کەرێ و پەنیر و ئەمانە کە ئینسان لاشی خۆی پێ بەهێز دەکا لاشی خۆی پێ فێنکەکاتەوە دەرونی خۆی پێ فێنکەکاتەوە حەقە لە هەموو ماڵێکیشا کتێبخانەیەک هەبێ کە ئەم کتێبخانە بێتە هۆی ئەوەی کە عەقڵ و شعور و هەست و نەست و ناخ و دەرونی ئەو کەسە پڕ بکا لە سەقافەت و لە خوێنەواری و لە ئەزمون و لە ژیانی نوێ کتێبخانە بۆ ماڵ زۆر پێویستە حەقە ینی ئینسان هەموو ڕۆژێک مناڵەکان خێزان ژن کوڕ کچ باوک بەردەوام هەموو ڕۆژێ 4-5 جار سەردانی کتێبخانەکەی ماڵەوەیان بکە وەکو چۆن هادیەکەیان 4-5 جار سەردانی سەلاجەکەیان مجەمیدەکەیان مەتبەخەکەیان ئەکات لەوێ تام و چێژ و لەزەت لەو ئاو خواردن و چێشت و میوانە بینێ حەقە لە ماڵیشا هەموو کەسێک کتێبخانەیەکی هەبێ کە چاوی ڕوون بکاتەوە بەو لاپەڕانە بەو دێڕانەی کە لە ناو کتێبەکانە هەیە کتێب هاوڕێیەکی زۆر گەورەیە مامۆسایەکی بێدەنگە لە ماڵا هەر کەسێک کتێبخانەیەکی هەبێ چەند کتێبی تیابێ ئەوەنە مامۆسا و پرۆفیسۆر و دکتۆر و ماستەرنامە و ئەوانەی لە ماڵەکە هەیە کە ئەبێتە هۆی ڕۆشنکردنەوەی عەقڵ ڕۆشنکردنەوەی زەمیر پێگەیانی دڵ و دەروون و ئەخلاق و ڕەوشتی مرۆڤ کتێبخانە تەمان زۆر پێویستە حەقە ئینسان لە ماڵە کتێبخانەیەکی جوانی هەبێت پچکۆلە بێ یان گەورە بەڵام بەمەرجێ ئەم کتێبخانە ساڵانە تازەی کاتەوە ئەنی ساڵانە بە کتێبی تازە دەوڵەمەندێکی چۆن باخەکەت هەموو ساڵی گوڵی تازەی بۆ هێنی و بۆ نوبەرامی تازەی بۆ هێنی و ماڵەکەت چۆن قەنەفەی تازەی بۆ هێنی و سەلاجە و مجەمیدەی تازەی بۆ کردی و قاڵی و پێویستی ماڵە چۆن تازە دەکەیتەوە حەقە کتێبخانەیش بەردەوام تازە بێ ئێستا من کۆمەڵی هاوڕێم هەیە هی هەشتاکان کە کتێبخانەمان پێکەوە هەبوو لە هەشتاکانە زۆر جارەشم بۆ ماڵیان ئەو برادرانم کتێبخانەکەیان هی ساڵی 1970ە ئێسەیش زیایی نەکردو هەرو کتێبە کۆنانەی سەیقوت بوو مەسەلا ئیمام بەنا و فەتحیە کون و ئەمانە هەر ئەو کتێبانەی تایە نهاتووە دیارە ئەم کەسە عەقڵی تازە نەکەوێتەوە هەر کەسێک کتێبەکانی ناو کتێبخانەکەی تازە نەکاتەوە ساڵانە کتێبی نوێ کتێبی سەردەم کتێبی ئەفکاری تازە نەهێنتە ناو کتێبخانەکەی و خۆی نەیخوێنێتەوە خۆی پێ تازە پێ نوێ نەکاتەوە کتێبخانەکەی نوێ نەکاتەوە هەر کەس کتێبخانەکەی نوێ نەکاتەوە عەقڵیشی نوێ نەکرێتەوە من وازانم عەقڵی نوێ نەکرێتەوە و عەرزم کردن منەچم بۆ لای هاوڕێیانم یەکەم شت سەیری کتێبخانەکەیان دەکەم ئەبینم ئەو کتێبخانەی ئەو کتێبانەی کە لە هەشتاکانە بە یەک و کڕیومانە من نەماون من هەمووی ماوە بە هەدیە بە شوێنەکان ئەوانەی هەشتاکان و هەتا بڵێم نەوەکانیش من لەسەر کتێبم لە دوای نەوەکانەوە هەیە یعنی کتێبی تازەم کڕیوە ڕۆژانە
کتێبی تازەم یا بە هەدیە بۆیە یان ئەیکڕم لە شوێنەکانە و کتێبخانەکەی پێ تازەیەکەمەوە بەوە عەقڵ و شعور و هەست و زەین و ناخ و دەروونی ئینسان بەردەوامە تازە بوونەوە و لە گەشتەکردنایە لەبەرەوە ئینسانێکو چۆن جلەکانی تازە کاتەوە هەموو ڕۆژێ خۆیشوە حەقە هەموو ڕۆژێشی خۆی بە لاپەڕەی تازە و دیێڕی تازە و ئەفکاری تازە و چیرۆکی تازە و حەقایەتی تازە و شعری تازە نوێ بکاتەوە. بەڵێ تەمان ئەوە کەوتۆتە سەر مرۆڤەکە چ تایبەتمەندێکی هەبێ حەزی لە چی بێ لە چ بارێکە قاڵ بێت کتێبخانەکەی هەموو کەسێک دەوڵەمەنە بێەوە ئەگەر کەسێک شاعیر بێ کتێبی شعری زۆرە کەسێک چیرۆکنووس بێ کتێبی چیرۆکنووسی و تەکنیکی چیرۆک و هونەری چیرۆکنووسین و دراما و شان و ئەمانەی زۆرە کەسێک حەزی لە ڕۆمان بێ ڕۆمانێکی زۆری هەیە لە هەموو بوارەکانە یعنی من وازانم ینی مرۆڤ ئەگەر هەمە ڕەنگە بێت تێناگا لە شتەکان ئەگەر هەمە ڕەنگە بێ ئەو کە کاتەم ڕۆشنبیرێکی فرەڕەنگی دەرەچێ کە وازانم ناتوانێت لە هیچ بوارێکیانە قوڵ بێتەوە بەڵام ئەگەر کەسێک بڵێن لە یەک بوارە بتوانێەوە تایبەتمەندی مرۆڤ لە یەک بوارە مرۆڤ بەشی یەک شتەکە ئەگەر بتوانانی لەو شتەی خۆیان قاڵ بێتەوە و کتێبخانەکەی لەو شکڵە بێ لەو شێوەیە بێ زیاتر ئینە بەڵام من کە کتێبخانەکانە بینم زۆربەی کتێبخانەکان ینی هەمە چەشنەیە هەمە ڕەنگەیە ینی بەشێکی داناوە بۆ شیعر بەشێکی داناوە بۆ چیرۆک بەشێک فەلسەفە بەشێک مێژوو بەشێک لێکۆڵینەوە ینی لەو وەرانە دەوڵەمەیان کردووە بەڵام ڕۆشنبیر ئەبێ هەموو بوارەکان بزانێ ئینسانی ڕۆشنبیر ئەبێ لە هەموو بوارەکانە شارەزایی هەیە بەڵام تایبەتمەندی بە بوارە بەهێزەکەی خۆی ینی ئەگەر شاعیرە با لە مێژوو بزانێت لە چیرۆک بزانێت لە هەموو بوارەکانی تر بزانێت بەڵام لە شعری خۆیان قوڵ بێتەوە و لە بەشە شعرەکەیە بێتە پسپۆرت بێتە شارەزایەکی باش کە پێنەگیرێت لە کاتێکە کە تەکنیکی چیرۆکە نووسێ یا شعرە نووسێ لەوەی خۆیان دەوڵەمەند بێن لەبەرەوە من وازانم هەر کەسێک لە چ بوارێکە ئێستا و ئوستازانەی جامیعە کە بەشی اقتصادن کتێبی اقتصادیان زۆرە ئەوانەی کە لە بەشی داد و ئەوانەیە خوێنن بەشی قانونە خوێنن کتێبی قانونیان زۆرە ئەوەی کە لە بەشی کۆمەڵناسیە خوێنن کتێبی کۆمەڵناسییان زۆرە کاتێکە چون بە معرەزێکی کتێب لە تاران لە بەغا لە هەولێر ئەو کتێبانەیە کڕن کە لە بوارەکەی خۆیانە زیاتر منیش لێرە کتێبی مێژووم زۆرە لەوانەیە بڵێم نزیکی 5,000 سەرچاوی مێژوویم هەیە 5,000 کتێبی مێژووی ئەنواعم هەیە لە عەرەبی لە کوردی لە فارسی هەتا بازێکی ئینگلیزیم هەیە بەڵام من خۆم تێناگەم لە ئینگلیزەکە بەڵام هەر هەمە کتێبی بە قیمەتی ئینگلیزیم کڕیوە لەبەرەوە من وازانم ئینسان لە بواری خۆیان قوڵ بێتەوە ئەگەر کتێبخانەیەکی هەمە چەشنەیشی هەبێت با لەوەی خۆیان قاڵ بێت لەوەی خۆیان تێتە قاڵ بێت بەتایبەتی ینی باشترین شت بۆ مرۆڤی ڕۆشنبیر ئەوەیە کە کتێبی ئەنواعی هەبێت لە هەموو بوارێکە سەقافەی هەبێت توانای هەبێت بتوانێت ئەسپی خۆی تاو بە بەڵام بچێتەوە سەر ئەسڵەکەی خۆی لەوا زیاتر خەریک بێسم بڵێ من لە مێژووە شەو ڕۆژ من لێرە خەریکی مێژووم بەڵام کتێبی بە هەدیە بۆ مێت شعرم بۆیە دەی خوێنمەوە چیرۆکم بۆیێت ئەی خوێنمەوە کتێبی ترم زۆر بۆیە لە هەموو بوارەکانە ئەی خوێنمەوە و بەڵام لای خۆم نایڵمەوە ڕاستەکەی نایڵم کتێبخانەکەم هەمە چەشنە بێ قەرەباڵغ بێ هیوایە حەزی لە قەرەباڵغیە حەزی لە هەمە چەشنەیە زۆر کەسیش کتێبخانەی هەیە نایخوێنێتەوە ینی زۆر کەس کتێبخانەیەکی گەورە و زەخمی هەیە لە ماڵەوە مجەڵەدی وای هەیە ینی کتێبی وای هەیە 32 مجەڵەدە دلاپەڕی لەیەکێکیان نەخوێنێتەوە دلاپەڕە لەیەکێکیانی نەخوێنێتەوە هەر بۆ جوانی دایناوە لە ماڵەکە وەکو چۆن قەنەفەیەکە کڕێ یا تەلەڤیزیۆنێکی جوانە کڕێ یا سەعاتێکی جوانە کڕێ کتێبخانەیەکی جوانیشی هەیە کە خەڵک گەن لە ماڵەکە ینی ئەوەیش بەشێکە لە حەزی ئینسان زۆر کەس هەیە حەزی لە کتێبە بەڵام حەزی لە خوێندنەوە نییە زۆر کەس هەیە کتێبخانەی هەیە دێڕێکی نییە نووسینێکی نییە پارچە شعرێکی نییە شتێکی نییە ناتوانێت هیوا هەیە زۆر زیی دەکرد لە فکرا بەڵام ناتوانێت قەڵەم بخاتە سەر کاغەز لاپەڕێک بنووسێڵە شێتە بم ئەگەر لاپەڕێ بنووسم بەڵام ئەتوانێت نی سەعات قسە لەسەر فکر بکە لەسەر شعر بکە لەسەر چیرۆک بکە لەسەر مێژوو بکە زۆر زمانی زۆر ڕەوانە زۆر شارەزا و بەتوانایە
بەڵام ناتوانێت لەسەر کاغەز شت بنووسێ. بەڵام ئێمە من خۆم یعنی زیاتر لە 6,000 لاپەڕە نووسیوە بە قەڵەم ئەنواعی قەڵەم شەیوا هەبووە 3 قەڵەم تەواو کرد بەخوا 3 جافم تەواو کردووە ئەمەنە نووسیوە شەیوا هەبووە لە سەعات 2 شەوە هەڵساوم نەک شەوی وا بوو ساڵی وا هەبووە هەموو شەوێک لە سەعات 2 هەڵساوم هەتا کونێ خۆر کەوتووە خەریکی نووسین بووم چوون بۆ مزگەوت نوێژەکەم کردووە هی بەیانی و گەڕاومەتەوە خەریکی نووسینەکانی خۆم بووم. نووسین ینی هیوایەتێکی زۆر خۆشە خۆشترین شت و ئازانم خۆشترین شت لە ژیانی منە نووسین و کتێب خوێندنەوە و کتێبخانە و لاپەڕە و کاغەز و جەریدە و مجللە و ئەوانەی کە لە بازارڕا هەیە. طبعا هەموو کەسێک حەزی لەم شتە نییە ینی لەوە ئازانم بڵێم لە سا 2 خەڵک حەزی لە کتێبە لە سا 2 حەزیان لە کتێبە بەڵام لە سا 80 حەزی لە شووتی خواردنە حەزی لە کاڵە خواردنە حەزی لە چێشتی خۆش و قۆزی و ئەمانەیە لە سا 90 ڕەنگە بڵێم خەڵک حەزی لە نان و چای و ماس و ئەمانەیە بەڵام لە سا 2 خەڵک حەزی لە کتێبە کە بەمەرجێ کتێبیش من ناڵێم لە هین بە قیمەترە لە خواردن بە قیمەترە خواردن بە قیمەترە لە کتێب ئەگەر تۆ خواردن نەبێ کتێب هیچ نیە هەتا کتێبە فرۆشین بۆی خواردن پیاکەین بۆ خۆمان و ماڵ و مناڵمان لەبەرەوە ژیان زۆر خۆشە بەڵام ئەگەر کتێبخانەیەک هەبێ خۆشترە ئەگەر خوێندنەوە هەبێ ئەگەر کەسێکی ڕۆشنبیربی ئەگەر شارەزایی لە بوارە نووسین و ئەمانە هەبێ شتێکی بە قیمەتە هەموو کەسێ من وە ئەزانم توانای تایبەتی خۆی هەیە هەموو کەسێک توانای هەیە وەکو چۆن ئەگەر ئێمە پەیکەرتاشی بە قووەتمان هەبێ ئەتوانێت لە هەموو بەردێک پەیکەرە بتاشێ بەردەکە لار بێ تەخت بێ قوچ بێ خڕ بێ پان بێ ئەتوانێت بیتاشێ هەموو کەسێ توانای ئەوەی هەیە کە هونەرێکی جوان لە ناخیا پەیڕە بکا و شتێکی لەبەرتر نووسینە بەرهەم بێنە وکومە جەنابتان کە کامێرەمانی و بەشی ڕۆشنبیری و بەشی ئیعلام و میدیا ئەوانەیە کە کاری تیاکەن یا لە هەر بوارێکی کە هەموو مرۆڤێک توانایەکی هەیە هیوا هەیە لە شوانیە زۆر بە قیمەتە بەڵام دە پرۆفیسۆر بێنە ناتوانێت مەڕێک بەخێو بکە بەڵام فەنێکی تایبەتی لە بەخێوکردنی حیواناتە هەیە ئەم ئێوارە ئەیان با بۆ ئەم لاپاڵە گیاکانی خۆر لێ یا و نەرم و تەڕ و پارا و بۆن خۆشە بۆ بەیانی ئەیانباتە بۆ ئەودی و هەتا ئەم گیایش بۆ سبەینە پێگاتەوە ئەیان با بۆ ئەودی و هەنی هونەری هەیە لە ئەوەی کە لە کاتی خۆیان بەدەسەر ئاو لە کاتی خۆیان هێنێ بۆ سێبەر لە کاتی خۆیان هێنێ بۆ لەوەڕ ینی مرۆڤیش بەو شێوە هەموو کەسێک توانایەکی تایبەتی خۆی هەیە لەو بواری خۆیان ئەبێت تاوی بە. بێگومان لە کوردستانە ئێمە ڕەوتی ئیسلامی جوانمان هەیە وەکو پێشتر بزوتنەوەمان هەبوو دوایی یەکگرتومان هەبوو کۆمەڵمان هەبوو ینی ڕەوتی سۆفیگەریمان هەیە ڕەوتی سەلەفیمان هەیە ڕەوتی میانە ڕەویمان هەیە ڕەوتی توندڕەویمان هەیە ئەم ڕەوتانە لە کوردستانە هەرێکەیان بە گوێرەی خۆیان یعنی ڕێگە و مەجای زۆریان کردوتەوە بۆی کە مرۆڤی موسڵمان خوێنەوار بێ ڕۆشنبیر بێ هانیان ناون کە کتێبخانەیان هەبێ هەموو کەسێکی خاوەن ڕەوتێکی ئیسلامی خاوەن کتێبخانەیەکەوە ئەزانم لە ماڵە هەموو کەسێکی خاوەن ڕەوتی ئیسلامی خاوەن کتێبخانەیە تە کتێبخانەکەی گەورە بێ یان بچووکێکچکە خۆی لە خۆیان ڕەوتی ئیسلامی سەقافەتە ئەو سەقافەتە ئەو کە تۆ پێدەڵێن لە فڵان ڕەوتایت حەزەکەی لەو ڕەوتەی خۆ شارەزایی پێیا بکەی لەبەرەوە ئەچی بەدوای کتێبەکانە ئەگەری سەرچاوەکانە ئەگەڕی پێیەکەی لەبەرەوە منەوە ئازانم ڕەوتی ئیسلامی لە کوردستانە پێش ڕەوتی ئیسلامی بڕوا ناکەم کتێبخانەی جوان لە ماڵەکانە هەبێ مەلایە کتێبخانەی هەبوو کۆمەڵی دەستنووسی بەرگ چرچ و لۆچ و ئەمانەیان هەبووە پەڕەزەرد نیاخوێندەوە هەمویان دڕاون بەڵام کاتێک کە ڕەوتی ئیسلامی هاو ڕەوتێکی جوان کە خاوەنی قات و بۆین باخ و خاوەنی ئەتەکێتی تازە و تازەگەری بوو
حەزێکە کتێبەکانیشی تازەگەری بن، حەزێکە فکری خۆی تازە کاتەوە. لەبەرەوە هەموو ڕەوتێکی ئیسلامی هانی ئەندامەکانیان ناوە کە کتێبخانەیەکیان هەبێ، کتێب بکڕن، بە دوای کتێبا بگەڕێن، کتێبیان ناونەتێ. چکە لە هەموو ڕەوتێکی ئیسلامیە بەشی ڕۆشنبیری هەبوو، بەشی ڕۆشنبیری هەبوو، بەشە ڕۆشنبیری بەردەوام کتێبیان جا بکرد، کتێبیان ئەگەیان بەیانیان دەرەکرد. لەبەرەوە هەموو کەسێکی کە لە ڕۆتی ئیسلامیە ئیشەکە حەزەکە کەسێکی ڕۆشنبیر و خوێنەوار و تێگەشتوو بێ. هەتا قورئان خوێندن سەقافەتە، فێربوونی حەدیث سەقافەتە، لەبەرەوە حەزەکە ئەنواعی تەفسیر بزانێت لەسەر قورئان. لەبەرەوە سێ چوار جۆر تەفسیرێک کڕی بۆ ئەوەی فکری لە قورئانە، لە تەفسیری قورئانە فراوان بکە. یان لە فەرموودە ئەچوو چەند فەرمودەیەکی کڕی و کتێبی جۆراوجۆری سەر فەرمودەیە کڕی بۆ ئەوەی شارەزایی تەواو پیا بکە لە وتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەشی دووەمی ئیسلامە، بەشی یەکەمی ئیسلام قورئانە، بەشی دووهەمی ئیسلام فەرمودەکانە، بەشی سێهەمی ئیسلام مێژووە. اینجا حەزەکە مێژووی خۆی بزانێت. ئینسان ئەوانەی کە لە ڕۆتی ئیسلامیە ئەخوێن حەزەکە ڕەگی خۆی بزانێت، ڕەگی خۆی ئیسلامە. یەکەم وحی کە بە پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم وحی علم بووە، سەقافەت بووە، خوێندن بووە. لەبەرەوە هەر کەسێک کە لە ڕەوتی ئیسلامیە ئیشەکە حەزەکە لە وحی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم تا ئەمڕۆ بزانێ فتوحات چۆن هاتووە، بزانێ خلافەتەکان چۆن هاتووە، ئەمەوی و عەباسی و عوسمانی و ڕاشدین و هەتا سەدەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر چۆنی کردووە، چی کردووە. ئەمە لە چیا هەیە؟ لە کتێبە هەیە. لەبەرەوە ویستوێتی هەموو کەسێکە لە ڕۆتی ئیسلامیە هەیە ئەوێ ئەندامەکان پەرۆدە بکە، لەبەرەوە تۆ بێ ئەو ئەندامانەی کە لە خواری خۆتۆیە پەرۆدەیانکە. بەچی پەرۆدەیانکەی؟ بە خوێندن، بە عیلم، بە سەقافەت. لەبەرەوە چیە خوێنیتەوە؟ بۆ ئەوەی ئەو کەسانی کە بە دەور و پشتان کەسی خوێنەوار و ڕۆشنبیر و تێگەشتوو و دامەزراو بن. بەڵێ وەڵام من وەکو کتێبخانە هەر لە ساڵی 1966 کتێبم هەیە، کتێبخانەم هەیە، جەریدە و مجەلە و ئەمانەم کۆ کردەوە لە هەڵەبجە بووین. وەختی خۆی لە ناوەندی بووم لەوێ کتێبخانەم هەبوو، کتێبخانەیەکی بچکۆلی بۆ دروست کردو و مامۆستا حەمیدی حاجی ڕەشی هەبوو لە هەڵەبجە. ئێمە ئیخوانمی و کاتە جا هەموو ئیخوانەکانی هەڵەبجە هەمومان کتێبخانەمان دروست کرده بوو، هەموومان مامۆستا حەمید بۆ دروست کرد. مامۆستا حەمید شێوازێکی تازی لە کتێبخانە هێنابوو لە بەغاوە، ئیتر بۆ هەمومانی کرد. هەرچی کەس هەیە لە هەڵەبجە لەو برا ئیخوانە کۆنانە هەمووی کتێبخانەی بۆ دروست کرده بووین. تێمەش بە شێوازێکی تازە لە بیرم بێ بە 100 دینار بوو، 100 دینار و 110 دینار وانە بۆی کۆ کردین، بۆی دروستەکردین کتێبخانەت دەرگای هەبوو، پەنجەرە و ئەوانەیشی هەبوو، جام و شوشەوانی بۆ دروستەکەت کە یەکەم جار بوو لە عێراقا من ببینم کتێبخانەی وەها. ئیتر لەو کاتەوە من خەریکی کۆکردنەوەی کتێبم، بەڵام نووسین لە ساڵی 1975ەوە من دەستم بە نووسین کردووە. ئەو کاتە کاروان هەبوو، لە کاروانە شتم بڵاوە کردەوە، لە کاروان لە هەندێک ڕۆژنامە لە هاوکاری ئەوانە شتم بڵاوە کردەوە. پاشان کۆمەڵێک هینم دەستخست، سجیلی حساباتی باوکم هەبوو کە حسابی تیانوسی. لەوە من ئەو چیرۆکانی کە ئەمبیز هەرچی چیرۆکێکم بیسایە لە خەڵک لەو کتێبە ئەمبیز یا شعرێکی جوان هەبووە یا ڕووداوێک. اینجا کۆمەڵێک سجیلاتم هەبوو وەکو کەشکۆڵ دروستم کرد و ئەنواعیشتی تیا بوو. ئیتر پاشان لەوە ڕۆشتین بۆ ساڵی 1983 یەکەم چیرۆکم نووسی کە مامۆستا ئیبراهیم ڕەشاوی داوای دەکردین. و کات ئێمە ناڵم دەنگ و باسی ئیخوان زۆر گەرم بوو لە هەڵەبجە، اینجاتە لەبەی جامێعە و خوێندکار و ئەوانە پەیابوو بوون. ئەوی ژەیو ئەبێ ئێمە شێوازەکانمان بگۆڕین، شێوازی داوەمان بگۆڕین، لە شێوازی داوای کۆنەوە بیهێنین بۆ شێوازێکی نوێی تازە کە دەست پێ بکەین بە چیرۆک خەڵک پەروەردە بکەین، بە شیعر خەڵک پەروەردە بکەین، بە کتێب و بە ڕۆشنبیری خەڵک پەروەردە بکەین. لەبەرەوە داوای لەکردین کە چیرۆک بنووسین. ئێمەش کۆمەڵێک برادەر بووین، دەستمان کرد هەروە هیچمان نەزانی، بەڵام لە چیرۆکە تەکنیک و شتمان نەزانی، لە خۆمانەوە هەندێک چیرۆک و شتمان نووسی. دوایی ئیتر من لەوەوە خومایە چیرۆک لە ساڵی 1990 یەکەم کتێبی چیرۆکم بڵاو کردەوە، یعنی بە چاپم گەیان کە بە ناوی دوو پشکۆی یەک ئاگر چیرۆک بوو. من یەکەم جار بە چیرۆک دەستم پێ کرد، تقریباً 100 چیرۆکێکم نووسی، 100 چیرۆک سیانیان بە کتێب باقەدەکەی لە ڕۆژنامە و گۆوارەکانە چیرۆکی کورد بوو بڵاومە کردەوە. لە پەیامی ڕاستیە هەموو ژمارەیەکی پەیامی ڕاستی لە یەکگرتووە هەتا لە دەرەوە لە پاکستان، ینی بڵاوکراوێکی ئیسلامی هەبوو، لەوێش بڵاومە کردەوە چیرۆک.
کە بۆمانە هاو بە ناوی نەفیر ئاهاو بۆ عێراق و لێرە هەمان بوو. پاشان من یەکەم چیرۆکم بە ناوی دوو پشکۆ یەک ئاگرمە بەسم لە ئەو چیرۆکە باسی هەڵەبجە بوو کە ئێمە هەڵەبجە ساڵی 1986 5 ساڵ لەوە پێش لێمان قەوما بوو. اینجا هاو بە خەیاڵما کە وتوێژێک لە بینی هێرۆشیما و هەڵەبجا دروست بکەم بە ناوی دوو پشکۆی یەک ئاگر. ئەوە چیرۆکێکی زۆر خۆش بوو. دوایی بڵاوم کردەوە بە کتێب دەرچوو. دوایی کتێبێکی کەم دەرکرد بە ناوی هەنگاو، تەنها یەک هەنگاو ڕێڕەوی مێژووە. کتێب زۆر خۆشەویستە چکە تۆ یەکەم پارەی پێوەی دووهەمیش بۆ تایبەتی خۆتی کڕی کاتێک یەکێکی بات نایهێنێتەوە بەڕاستی ئینسان تووشی کێشەیە بێ. من دەیان کێشەی گەورەم لەسەر ئەم کتێبانە لێ دروست بووە. ینی کەسێک یە داواکە ئاڵێ بە قوربانە بازە کتێبم بەرێ بۆ بەحسێکی ئەکادیمی مەوێت بۆ جامیعە، ئیتر یە لێرە 6 کتێب هەڵەگرێ ئەی با ئەڵێ لە ماوەیەک هەفتە هێنمەوە، دوای مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگ ناهێنێتەوە. یا لە هەولێر لە ئێوە یەن بۆ کتێب لە ئێران و یەن بۆ کتێب لە ئێرانەوە کتێبە بەن کتێبی مێژوویی بۆ سەرچاوەکانیان، دوایی بەعزێکیان ناڵێم هەمویان بەعزێکیان نایهێننەوە. 25 کتێبم ماوە بە خەڵک بەخوا دەگەڵ کوڕەکەیە هاتوون بۆ ئێرە لێرە 25 کتێب ماوە تێ بۆ بەحسێک لەسەر ئەدەولە خۆم بۆم تەرتیب کردووە بۆم جان دیاری کردووە و داومە تێو لەگەڵ کوڕەکەیان ڕۆشتون. دوای مانگێ ئەم پیاوە جەڵدە لێیە ئەمری خوای کرد. ئەم کوڕی تا ئێسش ئەوە کە 9 ساڵە ئەم کتێبانی بۆی نەهێنامەوە 9 ساڵە 25 کتێب کە بە پارە کڕیمە کە زۆر بە دڵودایان لە هەولێر و لە تاران و لە بەغا هێناومە بخوا لە معرەزی بەغای دووەلی معرەزی تارانی دووەلی لەوێ کڕیمە هێناومە کەچی ئەمان زۆر بە ئاسان ئێسش بردوێتی لە ماڵی خۆیان نایە. یعنی سەیدەکە لە کتێبخانەکەی باوکی کتێبەکانی منیتیایە خۆی بدوێتی هەتا خۆشی ناوی کتێبەکانی نووسی ئەو کوڕی کەچی تا ئێساکیە بۆی نەهێنامەتەوە. لە هەولێر لەو ماوەیە پیاوێک هاو 25 کتێبش بەهۆی مەسئول مەڵبەندێکەوە وتی تەلەفۆنی بۆ کردم وتی فڵان کەسێ بازێکتم بەسەر چاو وەڵا هاو نزیکی 30 کتێب بەخوا 30 کتێب زیاترە بوو دامێ لێرەوە بردی بۆ هەولێر دوایی بە کێشەیەکی زۆر بۆی هێنامەوە خۆم چوون بۆ هەولێر لەوێ تووشی دەمەقڕێەوە ئەمانە بووین لەگەڵیا. ئێجا کتێبێکم هەبوو بە ناوی ئەڵڵاهی سەعید حەوا بوو. ئەم کتێبە نزیکی 15 ساڵە دیار نییە. وڵا لەم ماوە ئەڕوانم کتێبێک ئەڕوانم پیاوێک بانگی کردم لە بازار وتی مامۆستا چۆنی و مەرحەبایی و ملادا وتی وەڵا من کتێبێکی تۆم لایە مامۆستا وتم چییە؟ وتی وەڵا ئەڵڵاکەی سەعید حەوا لایم نەجا. ئەڵڵا کتێبەکەی سەعید حەوا 3 کتێب بوو. ئەڵڵا الرەسول الئیسلام ئەڵڵا کە ئەو بردی 5 ساڵ لەمەوە پێش وڵای تر منیش خوایە ئەگەڕام کتێبەکان ڕێک ناکەوێ ئەمە یەکەمیان دیار نییە دوو هەموو سێم دیارە هەرچی مەکرد نەمەزانی لایکیە. دوای 15 ساڵ ئەو کابرا لەم ماوە لە بازاڕاڵێت ماتە توا عیب ناکەی یانی شوورەی ناکەی 15 ساڵ تۆ کتێبێکە سجن کردووە نایخوێنیتەوە لە ماڵا هی خەڵکە ئەمانەتە. ئیتر ئەمانەت چییە؟ ئیسلامەتەکەی تۆ لەکوێیە کە کتێبی پیاوێک 15 ساڵ لە ماڵی تۆ بێ؟ وتی پێ ناخۆشە. وتم ئەرەوەڵی دێوەڵی نادەمەوە پێوتم هەر نەهێنا وڵاتم بۆ خۆی هەر نەهێنایەوە ئێسەیش بۆی نەهێنامەتەوە. طبعا لەگەڵ کتێبە پەیوەندی خۆشمان هەیە. بەڕاستی من ساڵی 1983 مامۆستا بەیان ڕەشاوی خوا ئافریکا کتێبی بۆ هێناین لە مووسڵەوە کتێبی بۆ هێناین هی سەعید نەوڕسی ڕەحمەتی خوای لێبێ بۆ هێناین بە هەدیە بۆ هەڵەبجە. ئێمەش لەوێ ئەمان خوێندەوە هەموو جارێک کتێبەکانی تەرجمە کرا بۆ عەرەبی ئێهێنا ئێمەش مان خوێندەوە. جا کتێبێکی بۆ هێناین بە ناوی ئیلە الەذی سەئەلەنی ئەین الله کتێبەکە. منیش کە کتێبەکەم خوێندەوە بەڕاستی کتێبەکانی تری زۆر سادە بوو بەڵام ئەم کتێبەیم بەلاوە زۆر قورس بوو هەرچیم کرد تێنەگەشتم دەی وەڵا لە خۆمە تووشی خەفەتێک بووم لە هەڵەبجە لێ حاڵی نەبووم. وەڵا بۆ شەوێ خەوتم لە خەومە ئەڕوانم تەقەی دەرگاها و وەڵا ئەو خوشکم گوڵزاری خوشکم چوو بۆ دەرگا حەوشە وتی وەڵا کا حەسەن وەرە وا لەوێ پیاوێک لە بەدەرگایە مشکێکی بەسەرەوەیە و بانتەکە. وەڵام منیش کە چووم ئەڕوان سەعید نوورسی خۆیەتی سعید نورسی هاتوێ بە دەرگا بە قیتارێک و قیتارێکی پێ بوو درێژ
ئیتروتی تۆ بۆ تێناگەی لەو کتێبەی من وەڵی قوربان ئەو کتێبانەی پێش و زۆرم پێوتن وەرە ژوورەوە ئەوانە وتی بەخوا با بڕۆین ئەبێت تێگەێنەوە کتێبە وتی بۆ تێناگەێت وڵی من کتێبەکانی پێشوتم هەمووی خوێنێتەوە زۆر بە ئاسانی لێ حاڵی بووم بەڵام ئەم کتێبیان زۆر فەلسەفی و قوڵە لێ تێناگەم وتی سەرکەوە با بڕێن تێگەێنم جایتر سەرکەوتن لە قیتالەکە چوین بۆ گوڵانی شێخ مومن لە هەڵەبجە شوێنەکەیە باخ و بێسان وانەیە جا ئەو باسیەوەیە کە ئاڵێ قەترێ ئەو باسی خواکە چۆلەکەیەک باسی گوڵێک باسی خواگە لاسکێ باسی خوا کانیەک قەترەیەک باران هەورێک ئاسمانێ باسیمانەکە کە هەمویان باس دەخواکەن منیش زۆر بە قوڵ بۆیە ڕۆی بەڵام چیمەکە لێ حاڵی نەبووم لەوێت تێگەیانم وتی بابم ئەم کتێبە باسی ئەمانەیەکە وڵا زۆر بە ئاسانی تێگەیان دوای منیش کە هاتمەوە لە ماڵۆش بۆ بەیانیا خوێندمەوە وڵا زۆر بە ئاسانی تێگەشتم دوایی بۆ مامۆستا ئیبراهیم گێڕای خوا عەفوی کە ئەمری خوای کردو مامۆستا ئیبراهیم چوو بۆ مووسڵ بۆ کتێبی تر بۆمان بێنێ ئەو پیاوە پێی وتبوو باشە ئێوە لی تێگەن لەم کتێبانە وتوی وەڵا ئەگەر لی تێ نەگەین سعید نورسی خۆی یەت بمان شەرحەکا توی چۆن دوی وەڵی برادێک حقایەتێکی ئاوای لێ ڕوویاوە خەوی بینیوە بە مامۆستا سعید نورسی خۆی هاتووە باسی ئەو کتێبی لی تێ نەگەشتووە بۆی باس کردووە وەڵا ئەو پیاوەش لە مووسڵ داوەتەکرێت لە کۆنگرەی سعید نورسیە لە ئەستەمبۆڵ کە لە ئەستەمبۆڵ ینی قاسمی ناوە ساڵح قاسمی لەوێ لەوتادێکی باسیەوە کە ئاڵێ ئێمە ئەهلی عێراق ئێمە بە جۆرێک قوڵ بووینەتەوە لە ئەفکاری سعید نورسیە کە هەتا ئەگەر تێ نەگەین لە حرفێک خۆیەت لێ بۆمان تێگەێنێ وتوی بووان باسیەوەی منی کردو توی برادێک لە هەڵەبجە زۆر هەوڵیا بوو لەو کتێبەی مامۆستا نورسیە هەرچی کردبوو لێ حاڵی نەبوو وەڵا شەو مامۆستا نورسی خۆی چوو بوو لەوێ لەو شاخ و چەم و دۆڵی هەڵەبجەیە تێیگەیان بوو توی باسی ئەمەکە جامە چەند جارێک لە ڕۆژنامە و گۆڤاروانە بڵاوم کردوەوە تا مامۆستا تۆفیقیش لە کتێبەکەی باسیەکە وڵی نووسین و خوێندن هیچمانە ناسێنێتەوە من وازانم هەتا ئینسان خەریکی خوێندنەوە و خۆڕۆشنگ بیرکردن و خۆتێگەیاندن و ئەزمموی ناو کتێبەکان بێ گەشتێکە ناو کتێبەکان گەشتێکە لە هیچ گەشتێک نییە بەقی گەشتی تەوە من زۆر گەشتەکەم بۆم شاخانە بەڵام هیچ گەشتی نیە بگاتە ناو گەشتی ناو کتێبەکان ئەمە نەخۆشە لەبەرەوە هیچمانە ناسێت بەڵکو بەردەوام شتمان پێزیاکە هەروەکو وایە بڵێ قورئان چی پێبەخشی و چی دەسەنێتەوە قورئان هەموو شتێکی جوانی پێبەخشیون ئەم کتێبە جوانانیش هەمویان باسی تەفسیری قورئانەکە هەمووی باسی لێکدانەوەی قورئانەکە لەبەرەوە کتێب وازانم بەردەوام بەخشندەیە بەردەوام پێتە بەخشێ لە ئەنواعی شتی جوانێ پێ بەخشێ ئینسانی ڕۆشنبیر ئینسانی خوێنەوار مرۆڤێکی ترە زۆر جیاوازە لە مرۆڤی تر ئەمیش لەهۆی چیوە لەهۆی ئەو خوێندنەی کە ئەیخوێنێتەوە و ئەو هەموو ئەزمون و تاقیکردنەوە و شێوازانە لە مامەڵە کە لە کتێبەوە فێرە بێن من بەڕاستی نووسین بۆ بە بەشێک لە ژیانم شەو ڕۆژ من خەریکی نووسینم ئەگەر خەریکی نووسین نەبم خەریکی گەشتم بەو شاخانە بەردەوام ئێستا دوێنێ لە هەورەمان بووین سبەینێ ئەچین بۆ گوڵب سبەینێ ئەچین بۆ گوڵب بەردەوام لە گەشت و گەڕانایە نووسین بۆ من بەڕاستی بەشێکی زۆر گەورەی ژیانی داگیر کردووم کە داگیرکردنێکی زۆر چاکە سەقافەیەکی باشی پێبەخشیوم ماڵەکەی من زۆر خۆشە بە کتێب و لە هەموو شوێنێکە کتێبمان هەیە کتێب لە هەموو مناڵەکانم کتێبە خوێننەوە خێزانم بەردەوام کتێبە خوێنێتەوە ئەم مناڵانم بەردەوام چیرۆکی پچکۆلە و شتی ورد و ڕۆژنامە هێنم لە بازاڕە هەمویان بەردەوام ئەخوێننەوە کوڕێکم هەیە سەر لێرە نییە کە ئەم ژوورە ژووری ئەوە کاک بەهێز ئەوە شەو ڕۆژ سەر لەوێش ئەخوێنێتەوە لەوێش بەردەوام خەریکی خوێندنەوەیە لەبەرەوە خوێندن لە زۆر شتی خراپی دابڕێوین خوێندنەوە لە زۆر شت من سەعاتێکە خەریکی خوێندنەوە بم طبعا لە خەیاڵ و داڵغەیەکی کە دابڕێمانە هەموو خەیاڵ و داڵغەیەکی ناو کتێب بە قیمەتە بە نرخە شتی جوانە پێبەخشێ لەبەرەوە من وا ئەزانم باشترین سەروەت و سامانی مرۆڤ خوێندنەوەیە ئەگەر بتوانێ ئەگەر کارەکانی ژیانی تری بۆ مەسەر بکە باشترین شت لە ژیانی مرۆڤ با خوێندنەوەیە لەبەرەوە من هەتاوام لێ هاتووە یان ئەگەر خەفەتێکم هەبێ داڵغەیەکم هەبێ کاتێکە کتێبێکە خوێنمەوە ئەو داڵغەی منی بەشکە نامێنێ
یعنی وام لێ هاتووە وەکو دەرمان و شیفای لێ هاتووە کە ئەچمە ناو ڕۆمانێکەوە ئەچمە ناو کتێبێکی مێژوویەوە یا لاپەڕەیەکە نووسم یعنی بەڕاستی من ئەچمە ژیانێکی کەوە ئەو خەفەتەی کە هەمە ئەو داڵغەیە کامە و خەفەتەی کە ناودڵ و درونی گرتوم لێم لا ئاچێ لەبەرەوە من وا ئەزانم لەگەڵ کتێبە چاک ژیاوم اینجا ئومێدم وایە هەتا ئەسەریش هەر لەگەڵ کتێبام وەڵام من پێشتر بە چیلۆک دەستم پێکرد من سەرەتاوەکو عەرزم کردن سێ کتێبی چیلۆکم بڵاو کردەوە دوایی دوو ڕۆمانم هەیە دوو ڕۆمان شتاکە بڵاوم نەکردەوە تقریبان 100 چیلۆکی کورتیشم هەیە لە ڕۆژنامە و گۆبارەکانە بڵاو بوونەتەوە پاشان من لە خۆمەوە لە ساڵی 96 و 97 حەزم چووە سەر مێژوو چکە یعنی چیرۆکیش هەر بەشێک بووی کە بن باسی لە کێشەکانی کورد دەکرد لە چیرۆکانیشا دوایی من چوومە سەرەوەی کە باسی مێژوو بکەم کە مێژووە گەورەکەی کورد ژیانە لەدایک بۆکەی کورد ڕەچەڵەکە کوردەکە لە ئەسڵا دەربێنم بە تایبەتی کە لەو ماوە ئەو دەنگ و باسە زۆر بوو کە گوایە کورد بە زۆری شمشێر مسلمان کراوە و بە لێدان لێی درراوە و بە هێز و فتوحات مسلمان کراوە ئەم ئیسلامی نەویستووە پێشتر حکومەتی هەبووە کورد حکومەتەکەی ڕوخانووە دینی جوانی هەبووە کورد دینەکەی ینی ئیسلام دینەکەی نێشتووە کاتێک کە چوومە ناو مێژووی دایکەوە ئەو مێژوانەی کە تەبەری نووسی بوو ئیبن کەسیر و ئیبن عەسەم و بەلادەڕی و ئەو مێژوو نووسە ئیبن خەلدون و ئەمانە نووسیویانە سەیرەکەی ئەوان جۆرێکی کە باسەکەن هەمویان باس لەوەکەن کەوا کورد بە ئارەزوی دڵی خۆی مسلمان بووە ئەگەر خەڵک بە شمشێر ئیسلامی بۆ هێنراوە کورد بە قاچی خۆی چۆ لە مەکە و مەدینە نوێنەری ناردووە لەوێ ئەو دینەی هێناوە کاتێکە لە ئاوێستا مژدە بە هاتنی پێغەمبەرێکە ئەڵێ پێغەمبەرێک گێت لە خاکی وشترە سوورەکەەوە پێغەمبەرێک سەر هەڵا لە خاکی بیابانەوە پێغەمبەرێک سەر هەڵا لە خاکی دارخورماوە کوردیش زانیان کە ئەم پێغەمبەرە لەیەوە سەر هەڵا لە کاتەکەشی دیاری کردبوو وەکو چۆن تەورات و ئینجیل مژدەی هاتنی پێغەمبەریان نابوو جوولەکە و مەسیحی ڕۆشتن لە مەکە و مەدینە پێغەمبەریان بینی هەروەها لە کوردستانیشەوە کۆمەڵک زانای کورد کەوتنە ڕێ چوون لە مەکە و مەدینە هەواڵی ئەو پێغەمبەریان پرسی سەیریان کرد هەڵیاوە ئەو کەسەی کە لە کوردستانە کەوتە ڕێبەناوی جابانی کوردی پیاوێک بوو لە منتقەی جوانڕۆوە لەوێ زانایەکی کورد بوو کە لەگەڵ بەنی ئەسەدا عەلاقەیان هەبوو بنەماڵەکەیان عەرەبێکی باشی زانی زانەکانی کوردستان پیرەکانی کوردستان پیرەکانی زەردەشتی ئەم پیاوە پیرەیان نرد بۆ مەکە و مەدینە بزان ئایا ئەو پێغەمبەرەی کە لە ئاوێستا مژدەی هاتنی هاتووە سەری هەڵاوە کە چوون ڕوانن ئەو پێغەمبەرە لەوێ سەری هەڵاوە لەوێ پێغەمبەری بینی لە مەکە هەروەها لە مەکە لەگەڵ یابوو تا کۆچیان کرد بۆ مەدینەش لەگەڵ یابوو هەتا کوڕەکەی لە مەکە گیرا جابانی کوردی کوڕەکەی لە شاری مەکە گیرا لە سجن نابوو دوایی خۆی بەراو چوویە بۆ لای پێغەمبەر لە مەدینە صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئاخر ئێمە لە ئیتفاقی حودەیبیا ڕێکەوتوین کە هەر کەسێک هەر مسلمانێک بێتەوە بۆ لامان ئەگەر گیرا بێ ئەبێ بینێرینەوە لەبەرەوە ئێمە ئیتفاقەکات هەیەتی بێتەوە بنێرینەوە ئەویان نردەوە بۆ شاری مەکە دوایی لە ڕێگە ئەو دوو کەسێکە لەگەڵ یابوو کوشتی کە کوشتی هاتەوەتی یا ڕەسوڵ بەخوا من ناچمەوە مەکە ئەم دوو کەسم بەسمەوەیە کوڕی ئەم جابانی کوردیە ئەمە قایەتە جوانێشی هەیە لەوێ ئیتر پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم دەیکەی خۆتە چیەکەی لەم ناوامە بە بەڵام دوایی ئاتە ئەو شاخە لەو شاخە تقریبا 70-80 کەس لەگەڵ یا ئەوانەی کە نایانێ بچنەوە بۆ مەکە ئەوانە لەگەڵ یا ڕێیەکەون ئەوێن لە کاروانەکانی قوڕیش لەو ڕێگەوبانە دوای قوڕشەکان خۆیان ئەڵێن کاکە با ئەو بەندە هەڵەوەشێنەوە با ئەمانە بێنەوە مەدینە دانیشن لای خۆتان نەک لەو شاخانە بن ئەو بەندە هەڵەوەشێنەوە بەندی شەشەم هەڵەوەشێنەوە 5 بەندێ بێنێ لە ئیتفاقی حودەیبیا لە ڕێکەوتنی حودەیبیا بەبەسمەوەیە جابانی کوردی خۆی و ماڵ و مناڵەکەی لە شاری ئەم عالمە گەورەیەتەوە بۆ کوردستان هەواڵی پێغەمبەر هێنتەوە بۆ کوردستان لەبەرەوە لە کوردستان خەڵکی کوردستان پێش ئەوەی سوپای ئیسلام بێتە کوردستان خەڵکی شارەزوو خۆیان مسلمانە بن ئەم شارە زۆری مندیقەی هەڵەبجە و سەیسایق و هەورامان وانە هەمویان پێش ئەوەی سوپای ئیسلام بێتە خاکی کوردستان ئەمان مسلمانە بن کاتێک کە سوپای ئیسلامێتە ئێتە جەرەولا ڕاپەڕینێک دروست دەکەن لە شارە زۆرە هەر لە مووسڵەوە هەتاک و تا کرماشان ئەم ڕاپەڕینە دژی سوپای ساسانیەکان لیانەوەن دەریانەکەن بۆ منتیقەی دوور خۆیان لێرە ئیعلانی ئیسلامبوونی خۆیانەکەن دوایی کە سوپای ئیسلام لە جەرەولاوە ئەبێت دوایی سوپای ئیسلامە چێ بۆ شارە زۆر لەوێ دینەکەیان بووە با و لەوێ هەر لە خۆیان حاکمێک لە شارە زۆر دانێ و ینی لەوێ مسلمانە بن پاشان سوپای ئیسلام لە جەلەولاوە ڕێەکەی بەرەو مووسڵ ئەچێ بۆ دیاربەکر و ئامەد و ئەوانە بۆ کوردستانی باکوور هەر لەو ڕێگەیە
بەلازەڕی باسێکە نزیکی 78 شار و دێ بەبێ شەڕ موسڵمانە بن، خۆیان بەبێ شەڕ موسڵمانە بن. لەبەرەوە من هێناومە لە کتێبی فتوحاتە، کتێبی فتوحات کە ئەمە چاپی حوتەمێتی ئێسەیکەین، لەم کتێبە ئەوەم هەموو ڕوون کردێتەوە کەوا گەلی کورد بە ئارەزووی دڵی خۆیان موسڵمان بوون، خۆیان چوون دینی ئیسلامیان هێناوە بۆ کوردستان، نەک دینی ئیسلامیان بۆ هاتبێ بە شمشێر بۆ کوردستان. سەبارەت بە بەرهەمەکانی خۆم بێگومان من 22 کتێبە چاپکراوم هەیە، 6 کتێبیشم هەیە ئێستا چاپ نەکراوە، بە تەمام ئینشەڵا چاپیان کەم. یەکەم کتێبم کە چاپم کرد ئەم کتێبە بوو بە ئەمە نامیلکەیەکە بە ناوی دوو پشکۆی یەک ئاگر چیرۆکە. ئەمە چیرۆکی دوو پشکۆی یەک ئاگر باسی هەڵەبجە و هیرۆشیماکە، مناقەشەیەکە بڵینیا و توێژێکە لە بینی ئەم دوانە. کتێبی دووهەمم بە ناوی شایەکەی شەلەمچە، ئەمە باسی کوڕێکی هەڵەبجەیەکەم کە لەوێ چڕ و داوێکی لێ ڕوویاوە لەم چیرۆکە. چیرۆکی سێهەمم بە ناوی هەنگاوەوە ئەوە نەمماوە بەڕاستی. پاشان دەستم کرد بەم کتێبانە. کتێبی مێژوویەکانم یەکەم کتێبیان بە ناوی کابانی کوردی یا جابان کوردی یا جاوان کوردی کە ئەمە کتێبێکە باز لە ئەو نوێنەری کورد دەکا کە چۆن چۆ بەلای پێغەمبەر سەلەم و پێغەمبەری بینی و بە سەرچاوەیەکی زۆر ئەمە نووسیوە کە هەر بڵین 55 سەرچاوم لەم کتێبە بچکۆلا بەکارهێناوە. کتێبی دووهەمم ئەم کتێبەیە بوو لە مادەوە بۆ مەدینە، لە مادەوە دەوڵەتی مادەوە تا دەوڵەتی مەدینە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم چڕ و داوێک ڕوویاوە. ئەم کتێبی چاپ کردووە، ئەمە چاپی شەشەمە، ئەمەیان چاپی شەشەمە کە ساڵی 1998 ئەم چاپەیانم کردو، بەڵام ساڵی 93 چاپی یەکەم کردووە. کتێبی ترم مێژووی ئەم کتێبەیە بە ناوی لە مەدینەوە بۆ مەدائین. ئەمە باسی فتوحاتی ئیسلامیەکە چۆن لە مەدینەوە ڕوویان کردە مەدائین. مەدائین لە پاڵ کوردستانایە، مەدائین پایتەختی دەوڵەتی ساسانیەکانە. ئەمە باز لە هاتنی سوپای ئیسلامەکە لە مەدینەوە تا مەدائین، ئەوەیان لە مادەوە تا مەدینە، ئەمەیان لە مەدینەوە بۆ مەدائین. کتێبی دوای ئەم کتێبەیە بە ناوی سوپای ئیسلام دەگاتە سنووری کوردستان. ئەمە سوپای ئیسلام دەکاتە سنووری کوردستان، چۆن لە مەدائینەوە تا سنووری کوردستان تا جەلەولا. ئەم کتێبە باس لەوەکانی وردە وردە قۆناغ بە قۆناغ باسی سوپای ئیسلام کردووە کە بەرەو کوردستانیە. کتێبی ئەخیرم لە فتوحاتە ئەم کتێبە گەورەیە بوو کە ئەمە بە درێژی باسی کوردستانەکە، باسی ئەمە حەوت جار چاپ کراوە، چاپی حوتەمی ئێستا لەژێر چاپایە و گەورەتە تقریباً دوو ئەمە نایبێ، چکە کۆمەڵێشتی زۆرم بۆ زیاد کردووە، حەوت بەشیکەم بۆ زیاد کردووە بۆ ئەمە کتێبی گەورەترین کتێبیانە بە ناوی کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا کە ساڵی 96 چاپی یەکەمیم کرد، هەتا ئەمڕۆ حەوت چاپ کراوە، یعنی 14,000 نوسخەمان تا ئێستاکە لێ چاپ کردووە. پاشان کتێبێکم نووسی لەسەر ئاینی کورد لە تۆفانی نوحەوە تا هاتنی ئیسلام. لە تۆفانی نوحەوە ئاینی کورد چۆن هاتووە هەتا هاتنی ئیسلام، لێرە ئەم باسانەم کردووە. پاشان کۆمەڵێک کتێبی ترم نووسیە، بەخوا نوسخەکانیانم نییە، بەڵام تەبان من لەم کتێبانە هەمووی ئەو گومانانە ئەڕەوێنمەوە کە بەرامبەر بە ئیسلام کراوە، کە زوڵمی زۆر بەرامبەر بەو ئیسلام کراوە کە ئیسلام ئاوا هاتووە ئەم کارانەی کردووە، بەڵام بە هیچ شێوەیە ئەو قسانە ڕاز نییە. پاشان مەلای خەتێ بوختانێکی زۆر گەورە بۆ مەلای خەتەیە کرێکە گوایە مەلای خەتێ تاوانی کرد بەرامبەر بە میرنشتنی سۆدان. منیش لەم کتێبە سلمانومە کە بە هیچ شێوەیەک مەلای خەتێ دەستی لە ڕووخانی میرنشینی سۆدانە نەبووە، بە سەرچاوەیەکی زۆر کە نزیکی 54 سەرچاوم بەکارهێناوە بۆ ڕەوانەوەی ئەو گومانە کە هەبووە. پاشان پیاوێکی گەورەی کوردمان هەیە بە ناوی مەلا ئیدریسی بەدلیسی کە گوایاڵێن ئەم پیاوە بوو بەهۆی ئەوەی کە میرنشینەکان بفرۆشێ بە عوسمانی، بەڵام بە هیچ شێوەیەک ئەم پیاوە نەبوو، بەڵکو ئەم پیاوەی سوێتی حکومەتێکی کوردی دەوڵەتێکی کوردی دروست بکە لەسەر بنەمایەکی نوێی ئەو سەردەما. داوای لە خەلیفەی عوسمانی کردووە کە ئەویش یارمەتیان بن بۆ ئەوەی بەری سەفیەکان بگرن، ئەویش ڕازی بووە،
ئەم کتێبە باز لەوەیە کە ئەو پیاوێکی دڵسۆزی زۆر بە قووەت و بەهێز بووە. ئەمەیش چاپێکی ترە لە ئیفتوحات. پاشان کتێبێکم نووسی لەسەر فتحی ناوچە کوردیەکان. ئەمە باسی ئەو ڕووداوانەیەکە، ئەمە کتێبێکی تازەیە لەسەر فتحی ناوچە کوردەکان کە چۆن ناوچە کوردەکان بە ئاشتی بوویان بەشەڕ. منەوەم سەلماندووە کە ناوچە کوردەکان بە ئاشتی فتح کراوە. سەرچاوێکی زۆرم لەمەی شابەکان هێناوە. پاشان لەگەڵ مامۆستا محەممەد میرزا ئەم کتێبەمان بە یەکەوە چاپ کرد لە عەرەبیەوە. ئەمە باز لە مەڕوە قاوەقچیەکە کە یەکێک بوو لە ئەندام پەرلەمانەکان کە دەوڵەتی ئەتاتورک گوتیان ئەو سەرپۆشە و فڕەیە، ئەویش فڕێنا. باز لە ئەم کتێبە باز لە ئوسلوبی ئەم ژنەیەکە لە کاری سیاسیە، ئوسلوبێکی زۆر جوانی بووە بە ناوی دیموکراسی بەبێ حیجاب. کتێبی ما قبل الأخيرم بڵین دوای ئەو کتێبیان. ئەم کتێبەیە بە ناوی محەممەد ناسراوترین کەسایەتی مێژوو. ئەمە باز لە 500 لاپەڕەیە، باز لە ئەوەکە کە پیاوێک دکتۆرێک لە هەولێر کە پارتیە ناوی دکتۆر جەمال ڕەشید ئەحمەد، ئەم پیاوە کتێبێکی نووسی بە ناوی ظهور الکورد في التاريخ. لەویا لە جەڵدی سێهەمە باسی پێغەمبەرێکا صلی الله علیه وسلم ئەڵێ ئەم پێغەمبەرە کوڕی عەبدوڵڵا نییە. ئەنی قسەیەکە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ئێستاکێ هیچ دوژمنێک لە تاریخا قسەی وای بە پێغەمبەر نەوتە صلی الله علیه وسلم. بەڵام ئەم کوردەی خۆمان ئەم دکتۆرە زۆر تەکلیفیشم لێ کە تەبەن لێرەشە تەکلیفی لێکەم ئەڵێم پەشیمان بەرەوە لەو قسانە و قسەی زۆر قورسە، تۆ ئەمە لەکوێ ناکواسە چاوەکانێ ئادی دەلیلی کامەیە. زۆرم پێوتو لەم کتێبە بە ناوی محەممەد ناسراوترین کەسایەتی، ینی جوانترین کەسایەتی مێژوو لە کە من دیبێتم ئەم پیاوەیە کە محەممەد صلی الله علیه وسلم. تەبەن لە هەولێریش بینیم دکتۆر جەمال پێم وتم دکتۆر ئەم کتێبە هی منە تیتخواوە دانیش قسەمان کرد، وتم حەزەکەم پەشیمانی تۆ لەو قسەیە و پێشەوەی بمری. وەڵا کەچی لەم بینە ئەمەی خوای کرد. خوا عەفوی ئینشاءالله، خوا بۆی نەکا بە تاوان. ئەم پیاوە بەداخەوە ئەم کتێبەی لەسەر پێغەمبەر نووسی کە خراپترین قسەیە لە تاریخا من دیبێتم لە هەموو کتێبەکانە. ئەم پیاوە بەرامبەر بە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم کردی بەبێ ئەوەی تۆ خۆت ناو جەمالە، باوکە ناوی ڕەشیە، باپیر ناوی ئەحمەدە، کەچی بڕوای بەبوونی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم. پاشان ئەخیر کتێبم ئەم کتێبەیە کوردستان لانکی دۆمی مرۆڤایەتی کە 300 لاپەڕەیە. ئەم کتێبە باز لەوەکە کە چۆن تۆفانی کورد، تۆفانی نوح لە کوردستانە ڕوویە، کەشتێکە لە کوردستان نیشتەوە ئەوان بوون بە لانکی دۆمی مرۆڤایەتی. ینی لانکیەکەی مرۆڤایەتی ئادەم بوو کە دابەزی لە عەرزە. لانکی دۆمی مرۆڤایەتی ئەوە بوو کە نوح بە کەشتێکەیەوە لە کوردستان دابەزی سەر شاخی جودی و کوردستانی کرد بە لانکی دۆمی مرۆڤایەتی. مرۆڤایەتی جارێکی کە لە نوحەوە دەستی پێکانی لە کوردستانەوە دەستی پێکرد. ئێمە مێژووی کورد لە تۆفانی نوحەوە تا ئەمڕۆ دەست پێەکە. زۆر سپاسانەکەم بەخێر بێن یاخوا. هیوادارم کە کتێبخانەی کوردی هەمیشە دەوڵەمەند بێ، کاری ئێوەش هەمیشە جوان و بەم شێوەی کە بینم کە بینیومە لە بەرنامەکانتانە بەڕاستی بەرنامەیەکی زۆر بە قیمەت و زۆر جوانە. هیوادارم دەوڵەمەندتری بکەن. بەداخەوە کتێبخانەی کوردی من گلەیم لێ هەیە کە کتێبخانەیەکی کوردی ئیسلامی زۆر لاوازە، باز لە شتی کۆنەکە، باز لە شتی نوێناکە. ناتوانێت ئیسلامێکی تازە و نوێ و جوانمان پێ بناسێنێ، بەڵکو ئەوەی کە لە کتێبخانەی کوردیە هەیە بە زۆری ناڵێم هەمووی، بە زۆری ئەو کتێبە کۆنانەیە کە باز لە 1000 ساڵ لەمەوە پێشەکە نەتوانراوە ئیسلامێکی واقعیانەی سەردەمیانەی جوان نوێگەری تیابێ. جوانترین بەرگێکە بە ئیسلامە ئێمە بیکەین نوێگەریە. هیچ بەرگێک نییە بەقەدەر نوێگەری بۆ ئیسلام جوان بێ. لەبەرەوە ئیسلام دائیمەن بەو نوێگەریەوە جوانە. هیوادارم ڕۆشنبیرانی ئیسلامی، نووسەرانی ئیسلامی قەڵەمەکانیان بگۆڕن، خوێندنەوەکانیان بگۆڕن، عەقلیەتیان بگۆڕن، شتی نوێ و جوان بۆ ئیسلام بخەنە ئاراوە. ئێستا من ژیانی پێغەمبەر بینیم صلی الله علیه وسلم، هەرە ژیانەیە کە تەبەری نووسیوێتی کە لە کتێبخانەکانە نزیکی 15-20 ژیانی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم، هەموویان
هەروان نووسراوە کە لەوە وەحی بۆ هاو لەوەنا ژنیەنا لەوەنا غەزای کرد لەوەنا ئەمری خوای کرد هەمویان وهاڵێن لەبەرەوە ئێمە خوێندنەوەی تازە بۆ ژیانی پێغەمبەر بۆ سیرەی پێغەمبەر بۆ حەدیسەکانی پێغەمبەر بکەین هیوادارم تەفسیرەکانی کتێبخانەی کوردی بەداخەوە هەمووی تەفسیری کۆنن ئەی ناڵێم دانەیەکیان یا دوایان بەڵکو هەمویان تەفسیری کۆنن هەر باز دەو تەفسیرەکەن کە ئیبن کەثیر کردوێتی ئیبن کەثیر هەزار ساڵەوە پێ تەفسیرێکی کردووە ئەمانیش ڕێک بە دوای ئەوان ناوێرن لا بگەن خۆیان تەفسیرێکی نوێ خوێندنەوەیەکی نوێ بۆ قورئان بکەن وشەی جوانی نوێ ڕوانگەی نوێ بێنە ناو قورئانەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته